بەشێک لە فرۆشیارانی بەردەڕەش بۆ هۆی هەرزان فرۆشتنی سەوزە میوەکانیان لەلایەنی شارەوانی بەردەڕەش بە بڕی 100,000 دینار سزا دراون و شێوەنەکانیانیش لێ تێک دراوە. ئەوە دونێ غەرات مارزان فرۆشتێ لێرە لۆریەکمانینەیە ئەوانە لێ ناگەڕێن دەرێ ئەوانی ژۆرێ چونە شکاتیان کردێ ئەوان بە غەراتی بە گران دەفرۆشن حکوومەتیش لەگە گرانیە لەگە هەرزانی نییە دەرێت تەمەتولۆریت ڕاگرتیە نابی تو بە هەرزان بفرۆشی 200,000 دینار غرامەی لەمە وەرگرتیا شۆفەرشی لێرەدای باید 400-500,000 غەرادم کە تە بخۆلێ بە شۆفەری لێدایە ئەوە بابی فەقیری علەسا حکوومەتمان بابی فەقیریە ئەوە بابی فەقیرەکە ئەوە سیازەکە بە خۆتان دەبینن علەساس دیواری لێت داد بمان کاتە ژۆرێ لێ نەگەڕە ئیش بکەین چ بکە ئەو خەڵکە ڕووداتی شێن دەرێ نابیشە کەسابەتی بکەین لێ ناگەڕی کەسابەتی بکەین دزی بکەین ئیزی بکەین لەوەی زیاتر چی دیت چی لێمە دەوێت دەلێ گەڕێ بە عالەمەکە لە خۆی بژیت وڵی ئەو کێشەیە لەگە شارەوانی تڕێلە لانجیمان هینا بوو بە هەرزان دەماندا سندوق بە 2020 کیلۆ 20 کیلۆ لانجیماندا بە 2000 ئەوش گوتی من قبیل ناکەم هەرزان بفرۆشی بە مەفرەت دەمافرۆش سندوق چون تڕێلەکەمان هەموو فەردە لانجەکەمان هەموو فەردە عیلاجی نەما سایق تورکیان غەرامە کرد ئەمەیان غەرامە کرد وەکە ئێرە هەڵدێوەنا بەتەن غەرەدوا لە بن ئێرێ لەیمون عامز ئەوی دی وڵا زەلام کوشتنی شاشتە نایە زەلام کوشتن هاتە نایە ئامۆزا بە حمێنی ئامۆزای وەڵا کاکە ئەو مشکلەیە ئەوانە ڕوبعەک هەرزانتر دەفرۆشن ئەوانە ڕوبعی گرانتر دەفرۆشن ئەوانە دەژنە عیانە وەرن ئێوەش گران وشە ئێمە بفرۆشن دا شعبەکە دەمر ببیت. عومەر میکایل بەرپرسی شارەوانی قەزای بەردەڕەش بە کەناڵی بادینان ساتی ڕاگەیان بەهۆی قۆڕەکردنی بازار لە لای چەند فرۆشیارێکەوە بۆ ئەم مەبەستەیە سزامانداوە و شوێنی سەوزە میوەکانیش لە سەرەتادا پارکە و دەگوازرێنەوە بۆ شوێنێکی دوور لە ناو شار. ئەوان بە زێدەڕووی دامەزراینە لەوێ ژمارەیان 37 دوکانن ئەمەش لە بۆ ڕێکخستنی ژارەوە بەخۆی پارکی پارزانیە دەمانوێت پارکەکەی بەڕێک و پێش چا بکەین بەرامبەری بارگای شارەوانیە و لە تەنیشت مەدرسەی لە تەنیشت قوتابخانەیە سنتەری شاری تێکدایە ڕاستی زۆر ماغرامە کردیەوە چەند جار لەسەر زێدەڕۆی خوانش دەچن زێدەڕۆی لەسەر شقام و لەسەر جادەکانیش دەکەن غەرامەمان کردیە ئێستاش گرێبەستی عەلوەی سەرەکی بەردەڕەش تەواو بوو چۆلی دەکەین ئەو زێدەڕوویانەوە دوکان لە بۆیان چا دەکەین و دەگۆزینەوە لە بۆ جێکی پەسەند کراوە. ئەوە تەماشاکەەوە حکوومەت ئەوە برای شەهیدیمە برام شەهیدە بابیشم لە 6 پێشمەرگەیە ئەوەش عالمەیە. شارەوانی بەردەڕەش مەبەستی پێشەرکاری سزای زۆری دوکاندارانی سەوزە میوەکانی داوە و بڕیاری گواستنەوەشیان بۆ دەرچووە و فرۆشیارانیش ناڕازین لە بەرامبەر ئەم بڕیارە.